وڵی تر دوایەوەی کە لە سەرەتای ئەم ساڵەوە بەهۆی خەرجنەکردنی موچەکانیان لەلایەن حکوومەتی عێراقەوە موچەی پێشمەرگە و ئەفسەر و پلەدارەکان خەرج نەکراوە لە هەرێمی کوردستان بە فەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی موچەی خانەنشینانی پێشمەرگە چارەسەر کرا لەلایەن حکوومەتی فدراڵی و موچانە بەردرا بوو. من زیاتر لەسەرم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز لیوا عوسمان محەممەد بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و هۆشیاری لە وەزارەتی پێشمەرگە زۆر بەخێرات. ئەم بڕیارە تا چەندە بۆ پێشمەرگە پلەداران و ئەفسەران گرنگە بە تایبەتی کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بڵێن چەند مانگی ڕابردووی ئەم ساڵەوە تا ئێستا موچیان بۆ دابین نەکراوە. بێگومان سپاس بۆ جەنابێت بێگومان ئەمە بریارێکی گرنگ بوو و لە کاتی خۆشیدا بوو چونکە ئەمە وەکو جەنابیشت باست کرد لە مانگی یەکەوە بەشێکی زۆری ئەو ئەفسەر و پێشمەرگە و کارمەندانی ئێمە کە چوونەتە ناو چارچێوەی پلانی خانەنشین بوونیانەوە تەواوی ئەو ڕاژەکانیان وەستاوە و هیچ هاوکاری و موچەیەکیان وەرنەگرتووە هەتاکو ئێستا یعنی ئەوە نزیکی و 11 مانگە. دوێنێ شەو لە کاتێکی زۆر درەنگی شەودا جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەرکدا بوو بەڕاستی درکمان بەوە کرد کە خۆی پێشمەرگانە ئیش دەکات و پێشمەرگانە بڕیارێکی دا لە خزمەتی هێزی پێشمەرگەی کوردستان و ئەو ئەفسەر و پێشمەرگانەی کە چاوەڕوانی موچەکانیان بوون. بێگومان بڕیارەکە زۆر گرنگە چونکە ژماری ئەو کەسانی کە ئەو مستەفید دەبن 5,063 کەسە و بڕی ئەم پارەی کە تەرخانیش کراوە لە سەروی 5 ملیارەوەیە و لەو کاتەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی ئابووری باشدا نیە. من پێشتر جەنابەت باسی کۆمەڵەت پرۆژەت کرد ئەم هەموو پرۆژانە ئەم هەموو ئیمکانیەتە زۆرەی کە خەرج دەکرێت بۆ خزمەتکردنی خەڵک تەنها کارێکە لە دەستی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دێ چونکە بەڕاستی ئەمە جورئەتێکی زۆری دەبێ و بەڕاستی ئەمە بڕیار و لێبڕاوی زۆری دەبێ و هێزی پێشمەرگەش بێبەش نەبووە لە ئەم پرۆژە زۆرانە وەکو بینیمان ئێستا ئەم بڕیارەش ئەم دەستکەوتێکی گەورەی دیکەیە دەکەوێتە سەر ئەو خەرمانی ئەم دەستکەوتە زۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ جەنابی لیوا پێشووتر حکوومەتی عێراق بڕیاری دابوو بە یاسای ساڵی 2014 لەگەڵ موچەی پێشمەرگە خانەنشینی هەرێمی کوردستاندا بشکات ئەمە بڕێکی زۆر لە پارەکانیان دەبەردرا بەڵام حکوومەتی هەرێم داوا دەکات بە یاسای ساڵی 2007 هەرێم کار بکرێت. جیاوازی ئەم دوو یاسایە چییە بۆ پێشمەرگە چەندە کاریگەری هەیە؟ ئەم گفتوگویانە زۆر کراوە ماوەی ڕابردوو شاندێکی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز لیوا حاجی بەڕێوەبەری گشتی خانەنشینی پێشمەرگە سەردانی بەغدایان کرد گفتوگۆیەکی چڕیان کرد و داواکاری و پێشنیاری ئێمە وەزارەتی پێشمەرگە ئەوەیە کە خانەنشینی هێزی پێشمەرگەی کوردستان بە یاسای ژمارە 38 کارپێکراوی هەرێمی کوردستان بکرێت و ئەوانەی کە لە ڕابردوو کراون بەڕاستی و مستەفید بوون ئەوانەی کە ئێستاش بماونەتەوە بکەونە ژێر ئەو چارچەوەی ئەم یاسایەوە. دیارە حکوومەتی فێدراڵی بخۆی یاسایەکی هەیە یاسای ژمارە 9 بەپێی ئەم یاسایە بێ بەڕاستی تەواوی هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عراقیش هەمویان زەرەرمەند دەبن لە کاتی خانەنشین بووندا. داکۆچیکردنی ئێمە و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەر ئەوەیە کە نەهێڵین هێزی پێشمەرگە و ئەو کەسانێک کە لە ڕابردوودا خزمەتی زۆریان هەبووە ئەمڕۆ بکەونە ژێر ئەو چارچەوەی ئەم یاسایە. گفتوگۆکان بەردەوامە لە دوای مانگی 11 ئەم گفتوگۆیانە و درێژەی دەبێ ئومێد دەکەین بتوانین قەناعەت بە حکوومەتی عراقی بکەین کە بە یاسای هەرێمی کوردستان ڕازی ببن. باشە بۆچی حکوومەتی عێراق بەم شێوازە مامەڵە دەکات لە کاتێکدا موچەی بنەڕەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان لەو موچە بنەڕەتی کە بۆ هێزەکان لە عێراقدانراوە زۆر کەمترە ئەم جیاوازیانە بۆ دەکرێت؟ گرفتەکە لەوەدایە مەسەلەن خۆت دەزانی ئێستا ئەوانەی کە لە ناو دامەزراوی ئەمنی عراقیدان موچە و دەرماڵەکانیان زۆر لەسەرەوەیە. ئەگەر بە یاسای نوۆی خۆشیان خانەنشین بکرێن ئەوان پێشتر مستەفید بوون ئیسفادەی زۆریان کردو بەڵام هێزی پێشمەرگە پێچوانەکەیەتی بە موچە و دەرماڵیەکی کەم هاتوتە ناو خزمەت و ساڵانێکی زۆریشی بەڕێکردووە. ئێستا ئەگەر ئەویش بکو یاساکانی دیکە هەژمار بکرێت دەبێت حکوومەتی عراقی قەرەبووی هێزی پێشمەرگە بکاتەوە بۆ ئەو ساڵانەی ڕابردووی کە خزمەتی کردووە موچەی کەم بووە. ئەمە داواکاری و حەزی ئێمەیە و
ئەم داوایەتان بەرز کردوتەوە بەرزیش کراوەتەوە وەکو باسم کرد شاندەکەی ئێمە کە لە بەغدا بوون بەڵێ ئەم گفتوگۆیان کردووە و داواش دەکەین حکوومەتی عراق بە ئەرکی سەرشانی خۆی هەستێ چۆن خزمەتی هێزەکانی سوپای عراقی و هێزەکانی تری ئەمنی دەکات ئاواژ خزمەتی هێزەکانی پێشمەرگە بکات چونکە ئێمە لە چوارچێوەی منزومەی بەرگری نیشتیمانی عراقی داین و یاساشمان هەیە و بە پێی دەستور ئەم حەقمان پێدراوە. جەنابی لیوا ماوەی 11 مانگە ئەفسەر و پلەدار و پێشمەرگای خانەنشین موچەیان وەرنەگرتووە بەهۆیەوەی کە حکوومەتی عراق موچەی بڕیوە. ئەم بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئەتوانێت ئەمانە قەرەبوو بکاتەوە یانە چەند ڕێژەیەک لەم موچەیانە بۆ قەرەبوو بکاتەوە. ئەمە هاوکارێکی زۆر باشە لە کاتێکی زۆر باش تاکو ئەو مامەڵی بەشێکی زۆری ئەو ئەفسەر و کارمەندانە کۆتاییان پێدێت خود لەوانەیە بزانی بەشێکی زۆری ئەو ناوانەی کە لە ناو ئەو 5,000دایە ئەفسەرن ئەفسەر بێگومان فەرمانی هەرێمی دەوێ تا ئەم ڕۆتینە ئیداریانە کۆتاییان پێدێت دەتوانن بەم موچانی کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەردا بۆیان خەرج بکرێ سێبوریەکیان بێت یعنی بەشێک لە ئەو خەمانەی کە هەیان بووە بڕەوێتەوە ئومێد دەکەین لە ماوەیەکی و نزیکدا تەواوی مامەڵەکانیان کۆتایی پێبێت و بتوانین تەواوی ئەو موچە و ئەو دەرماڵانی کە مستحق و ئستحقاقی خۆیانە پێیان بدرێت. باشە لە کابینی نۆیمدا هەنگاوێکی چاکسازی دەستی پێکرد کە وەزارەتی پێشمەرگەشی گرتەوە پاڵپشتێکی کۆمەڵگەی نێودەوڵەتیشی لەگەڵدا بۆ یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە ئەمە چەندە کاریگەری لەسەر کارەکانی وەزارەتەکەتان هەبووە؟ بێگومان زۆر خۆت دەزانی ئێستا باسی ڕیفۆرمە لە ناو هێزی پێشمەرگە ئێمە چەند خاڵێکی زۆر گرنگ هەبوو کە ئەم خاڵانە جەنابی سەرۆکی حکوومەتی زۆر پێداگیری بوو لەسەر ئەوەی کە بە خێرایی و جێبەجێ ببێ یەکێک لەوانە و ڕێخستنەوە و یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانە یەکخستنەوە و ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بە خۆشحاڵیەوە قۆناغی زۆر باشی بڕیوە من چەندین جاری دیکەش ئەم قسەیەم کردووە لە ڕۆژانی ڕابردوو گوێمان لە برادێکی خۆمان بوو گوتی بە هێواشی دەڕوا نەخێوانیە پرۆسەکە زۆر بە خێرایی ڕۆیشتووە ئامانجی ئێمە ساڵی 2026 لە ئێستادا بەڕێز فەریق نەجات عەلی فەرماندەی دەڤەری یەکی هێزی پێشمەرگەی کوردستانە و جەنابیان دەست بەکار بووە سەرپەرشتی 6 فرقەی ئەم دەڤەرە دەکات و هەر 6 فرقەکەش بە کۆتایی هاتووە بەڕێزان لە ئەو یەکانی هەفتا و فەرماندەی دەڤەری دوو کەمێک ئیشکالەتی ئیداریان هەبوو ئومێد دەکەین ئەوانیش لە ماوەیەکی نزیکدا ئیشکالەتیان نەمێنێت و بەڵکو فەرماندەی دەڤەری یەک دەست بەکار بن بکەونە کار ئەمانە هەمووی پێداگیری زۆری جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بووە بۆ ئەوەی هێزی پێشمەرگە بە خێرایی بگاتە ئامانجی سەرەکی بابەتەکانی دیکە لە پرۆژەی چاکسازیدا چەمکی کارکردن یەکێک لە پرۆژە و ستراتیژیەکانی وەزارەتی پێشمەرگەیە کە لە پێشتردا ئەم پرۆژەیە ئەم پلانە ئەم جۆری کارکردنە نەبووە ئێستا تەواوی هێزی پێشمەرگە لە چوارچێوەی چەمکی کارکردندا بە یەک شێواز لە چوارچێوەی سیاقێکی عسکەری پێشکەوتوودا ئیش دەکەین ئەمەش گەیشتۆتە ئامانج و ئەنجامی خۆی بەدەست هێناوە خاڵێکی دیکەیان پرۆژەی توانستی پێشمەرگە لە بواری لۆجستیە لەمەشدا خاڵی ئیشی زۆر کراوە ئێستا هێزی پێشمەرگە لە بواری لۆجستیشدا هەنگاوی باشی ناوە و دەکرێت بڵین ئەگەر هەر حاڵەتێکی لە ناکاو بێتە پێشەوە بواری لۆجستی هێزەکانی پێشمەرگە ئامادەیە هاوکاری هێزە شەڕکەرەکان بکات لە مەیداندا و لە تەواوی بوارەکانی دیکەشدا ئیشی زۆر کراوە پرۆژەی چاکسازی لە سەردەمی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا سەردەمی زێڕینی بەخۆیەوە بینی ئەوەی کە لە هەرێمی کوردستان چاوەڕوان نەدەکرا ئەوەی کە هەرگیز بیر لەوە نەدەکرایەوە فرقە دروست ببن ئێستا بە خۆشحاڵیەوە هێزی پێشمەرگە ژمارەی فرقەکانی کە بووی دانراوە 11 فرقەیە لەم 11 فرقەیە 7 فرقەی چالاک بووە و لە ڕووی قیادە و سەیتەرەوە هێزەکانی ئەمریکا ئێستا مەشق بە زۆرێک لە ئەم فرقانە دەکەن و لە ڕووی دروستکردنی بڕیاری سەربازیشەوە بە هەمان شێوە تیمەکانی هاوپەیمانان هاتوون مەشق بە ئەفسەرانی ئێمە دەکەن بۆ ئەوەی لە ماوەیەکی کەمدا
بتوانن بۆ خۆیان سەرکردایەتی فرقە و یەکە سەربازەکان زۆر باشەیەکێکی دیکە لە هەنگاوەکان بە دیجیتاڵیکردنی دامەزراوەکانی حکوومەت و وەزارەتەکان و سرجەم کەرتەکان بوو لە هەرمی کوردستان و هەروەها موچە لە ڕێگەی دیجیتاڵیەوە دابەش دەکرێت لە ڕێگەی هەژماری منەوە پرۆژەیەکەی تر دەستی پێکردو لە کابینی نوێمدا ئەتوانی ئامارێکتانە لایە کە چەند پێشمەرگە لە ڕێگەی دیجیتاڵیەوە موچە وەردەگرن یا چەندە کاریگەری هەیە لەسەر ئاسانکردن کەمکردنەوەی ڕۆتینات وەزارەتی پێشمەرگە چەند سوودی لەم پرۆژەیە وەرگرتووە بەداخەوە ئامارێکی دقیقم نەهێنا لەگەڵ خۆم بەڵام دڵنیات دەکەمەوە کە بەڕێبراتی گشتی ژمێری دیاری سەربازی وەزارەتی پێشمەرگە یەکێک لە یەکە ژمێری دیارە هەرە چالاک و ئەکتیڤەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە و پێشنگ بووە لەوەی کە پرۆژەی هەژماری منیان دەست پێکرد ئێستا دەکرێت بڵێم یعنی بە نزیکی لە 1970 بۆ 85 هێزی پێشمەرگەی کوردستان ئەوانەی کە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگن بە لە ڕێگای هەژماری منەوە موچەکانیان وەردەگرن من خۆم یەکێکم لەوانەی کە هەژماری منم هەیە و بەڕاستی برادەرەکانی منیش بە هەمان شێوە پرۆژەیەکە زۆر زۆر بە خێرایی دەڕواتە پێشەوە هەنگاوی زۆر باشیشی ناوە چاوەڕان دەکەین لە ماوەیەکی کەمدا بەڕاستیش ئەمە لە لای ئێمە کۆتایی پێبێت. باشە زۆر سپاس دەکەم بەڕێز لیوا ئەسان محەممەد بەڕێبەری گشتی ڕاگەاندن و ڕۆشنبیری لە وەزارەتی پێشمەرگە زۆر سپاس سپاس بە جەنابەت.